بەڵازان خۆشەویستانمان لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە ئیسلام و پاراستنی مافی نەتەوەی کورد دەکەین. بزانانی ئاینی پیرۆزی ئیسلام چی دەفەرمێت و خۆی بەڵادەست چی دەفەرمێت سەبارەت بە نەتەوە جیاوازەکان، سەبارەت بە زمانی جیاواز لە قورئانی پیرۆزداوە. پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم چۆن ئاماژە کراوە بە جیاوازی نەتەوەکان و پاراستنی مافی نەتەوەکان. گفتوگۆی زیاترین بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد بامۆکی، زانای ئاینی. مامۆستایان زۆر بەخێر بێ. مامۆستایان حتمما لای جەنابتان معلومە خۆی باڵادەست لە قورئانی پیرۆزدا وەکو نیشانەیەکی خۆی، وەکو باڵادەستی خۆی باسی لە جیاوازی نەتەوەکان و زمانەکان کردووە. ئەم بەڵگەیە بۆ چییە؟ بۆچی خۆی باڵادەست ئەمەی ڕوون کردوتەوە بۆ مرۆڤایەتی؟ بسم الله الرحمن الرحيم. خواهي يقول القرآن فرمي ومن آياتي خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إن في ذلك لآيات للعالمين. يعني يكيق لنشان كان دا صلاة إخوة دروس كدني أرزو آسمان كان هروها جوازي زمان ورمو نجاد كان خلق مروفة كان دیارە خۆی گەورە خۆی ئەیتوانی هەموو مرۆڤەکان بە یەک زمان و یەک نەتەوە دروستکە و یەک ڕەنگ و یەک شێوە بێ، بەڵام بە ڕەنگی جیاجیا، بە زمانی جیاجیا، بە قەومی جیاجیا دروستی کردوون. وەکو لە ئایەتێکی شافمێت لتەعارەفوا بۆ ئەوەش دروستی کردوون بۆ یەکتر بناسن، لەگەڵ یەکە هاوکاری بکەن، دەستبار بۆ یەکتری بگرن، پێکەوە بژین، ژیانێکی پێکەوە ژیان و ئاشتیانە و برایانە بەسەربەرن. و هیچ کات جیاوازی زمان و نەژاد مایەی ئەوە نییە قەومێکیان میلەتێکیان خۆی بە سەید و گەورە بزانێ، ئەوانی تیش بە بەردەست و دەرەجە دوو دەرەجە سێ بزانێ، بەڵکو تەنها پێوەرێکەوە و ئەگەر پێوەریش هەبێ بۆ جیاوازی و بۆ فەزڵ و گەورەی پابندیە بە دینی خواوە، بە ئاینی خواوە. وەکو پێغەمبەری خوا لە حەدیثی کافمێ لا فضل لعربي على عجم ولا لعجم على عربي، چەند شتێکی کەشە فەرمێ إلا بالتقوى. جیاوازی ئەگەر هەبێ بە تەقوا، بە پابندی و دەستگرتن بە ئاینەکەوەی. هەنا ئەمە هەر لەبەر ئەوەی عەرەبە، ئەمە هەر لەبەر ئەوەی کە تورکە، ئەمە هەر لەبەر ئەوەی فارسە یا کوردە، ئەوە نابێتە هۆی گەورەی و فەزڵ بەسەر میلەتەکانی ترا، نەژادەکانی ترا، زمانەکانی کەیە. تەنها شتێک ئەگەر پێوەرێک کە هەیە لە ئیسلامە پێوەری دینداریە، چەند نزیک بی لە خواوە، چەند خزمەتی مرۆڤەکان بکەیت، چەند چاکە لەگەڵ خەڵکا بکەیت. پابەندبوون بە شەرع ئەوە دوو شتە: گوێڕایەڵی خوایە کە چاکەکردنە لە بەرامبەر جێبەجێکردنی فەرمانەکانی خوا، و لە ضمنی ئەوانەشە بەشێکی زۆری چاکەکردنە لەگەڵ مرۆڤەکانە، لەگەڵ ئینسانەکانە. حتا ئەگەر ئێمە بێین سری دەستەواژە قورئانەکان بکەین، ئیسلام قورئان دوو دەستەواژە بەکارێنێ. یا ئەیها الذین ئامنوا زۆر جار بۆ ئیلتیزاماتە دینیەکان کە داوای ئەرکێ تەکلیفیەکە، و زۆر جارش کە باسی وەکو ئینسان و مرۆڤایەتی قسەکە یا ئەیها الناس یا بەشەر یا بەنی ئادەم ئەمانە بەکارێنێ. یعنی زۆر جار لە ئەحکامەکانیش هاتە ناز بەکارێنێ، یعنی مرۆڤ، ئینسان، بەشەر، بۆی کەوەکو ئێمە ئەمانەمان لەبیر نەچێ، هیچ کات نەگەینە ئەو هەڵە و ئەو بۆچوونە ناڕاستی کەوا بزانین ئێمە شەعبوڵای موختار وەکو جوولەکەکان وایانەوت، یاوەکو لە زمانی هیتلەر و نازیەکانە پێیان وا بۆ ئەوان میلەتێکن خوێنی ئەوان جیاوازە لە بەشەرەکانی تر، و دوو جەنگی گەورەی جیهانی لەسەر دەستیانە ڕوویدا، دنیا وێرانکارێکی گەوریان بەسەر مرۆڤایەتیانە. بەڵکو ئیسلام پێش ئەوەش هەتا کاتێک ئەگەر حکوومەت و دەسەڵاتێک هەبوو نەیەڵە ئەم پەیامی ئیسلامە بگاتە شەعب و میلەت و ژێردەسەکەی، تەنها لەو کاتە جەنگەکە بۆی پەیامەکە بگەینێ. پێش ئەوەش جەنگەکە بکە ئاشتی پێیە، ئەگەر خەڵک ئیسلامیان قبوڵ بێت جەنگیش ناکە، یا لە پێناوی خەڵکێکە کە ئەچەوسێنەوە ژێردەسەن زوڵمیان لێکرێ بۆی ئازادیان کە. زۆر باشە مامۆستا، ئەوەی کە لە ئێستادا ڕۆدات و تەورەکەی ئێمە زیاتر لەسەرەتی زیاتر باسی کورد ئەکەین. لە کورد هەر لە مێژوودا و لە هەتاوەکو ئێستەش وەکوی بینین دوژمنانی زۆرەوە دایما ڕوبەڕووی ئەوەستنەوە هەوڵی لە ناوبردنی دەدەن. ئێمە وەکو نەتەوەی کورد پێویستە چۆن داوای مافی خۆمان بکەین، هەر لەگەڵ ئەوەی کە ئێمە کوردیشین مسلمانیشین، پێویستە لەلایەنی ئیسلامیەوە و لەلایەنی دینیەوە ئێمە چۆن ڕێنمونی خۆمان بکەین بۆ ئەوەی داوای مافەکانی خۆمان بکەین. وەکو گوتم ئێمە
بەمەی کە کوردین هیچ شتێکمان لە میلەتانی کە کەمتر نییە. ئەوەی کەواکو ئیسە زوڵمێکی گەورە کەوتوتە سەر میلەتی کورد لە هەموو جیهانە و لە هەموو بەشەکانی کورد لە هەموو 4 بەشەکەی کوردستانە، ئەوە زلهێزان و داگیرکەران و ئەو وڵاتانی کەواکو هێزیان هەبووە، دەسەڵاتیان هەبووە، ئیمپراتۆریەت و هێز و چەکی گەوریان هەبووە، ئەوانەوەیان لێ کردو. کاتی خۆی بەریتانیا و فەڕەنسا و ئەم ئەمریکای کە ئیسێش کوێخایە، ئەمانە ئاوا کوردستان بەش کردو وڵاتە و لە سای کزپیکۆ و لۆزانە ئەم بەشکردنە کراوە. ئەگەرنا لە سای دەوڵەتی ئیسلامیە کاتی هەتا ئەخیر خلافەشکەهی عوسمانی بووە، کوردستان هەمووی تقریبا بەشێکی زۆر یەک پارچە بووە و میرنشینەکانی کورد کە دەسەڵاتی تقریبا تۆزێک کەمتر لە دەوڵەتیان هەبوو، هەمویان لە سای دەوڵەتی خلافەی ئیسلامی و عوسمانیا بوون. هەر ئینگلیزەکان هاتن ئیتر میرنشینەکان نەما. حەزەکەمان وەکو شتێکی مێژووی بزانرێ، لە سای ئینگلیز و بەریتانیا، ئیمپراتۆریەتی بەریتانیا میرنشینەکانی کورد نەما. بەڵام کاتێک کە دەوڵەتە ئیسلامیەکان، خلافەتە ئیسلامیەکان بوون، میرنشینەکان هەمویان هەبوون. میرنشینی وای هەبوو بەقەت دەوڵەتێک دەسەڵاتی هەبوو، وەکو میری سۆران. باشە، ئینجا ئێمە چی بکەین؟ ئێمە بەڕاستی بێ بەو شێوەی کاوکو خوای گەورە ڕێی پێداوین، داوای مافی خۆمان بکەین. مافی زمانە، مافی نیشتیمانە، مافی کۆمەڵایەتی و ئابووریە. بەڵام ئەوە نەیاران و دوژمنانی ئیسلامن لە زمنی ئەو زوڵمانە کردویانە زوڵمێکیش لە میلەتی کوردیان کردو، وەکو زوڵمیان لە زۆر میلەتی تریش کردووە. ئەوان تەنها و تەنها بە دوای بەرژەوەندی ئابووری خۆیان ئاگەڕێن. لەکوێ نەوتەیە، لەکوێ کانزا هەیە، لەکوێ غاز هەیە، لەکوێ معدەنێکی کەواکو گرانبەها بێ، ئەوان ئیسفادەی لێ بکەن بۆ ئاوەدانکردنەوەی وڵاتەکەی خۆیان، ئەو وڵاتە داگیرەکەن. ئێستا لە ڕۆژاوە کە شەڕە، ئەمریکا پێشووتریش کە ئاوانە بوو کورد وەکو لە وەزعی باش بوو، تەنها هاتبوو سەربازگە و جێیشەکەی لەو شوێنانە وەکو لە کۆکرد بوو و دانابوو کە بیرەنەوتەکانی لێ. ئێستاش هەندێک قواتی کەمی بردو تەندێشن هەر بۆ ئەو شوێنانە کە بیرەنەوتەکانی لێ. باشە، بەڵام نایە میلەت پارێزی. خۆشیان وتیان ئەمریکیەکان نایشارنەوە، وتیان وەڵا ئەم کوردانە شەڕی داعشیان کردو، ئیتر ئیسەیشە شەڕەکەمان ئیشەکەمان پیان نەماوە. یعنی ئیشەکەیان پێکردوون، هەرچی ناخۆشی و فیداکاری و خۆ بە کوژدان و ناڕەحەتیەکەیە خسوێتە بەری ئەمان، بەڵام ئێستا کە ئیشەکەیان پیان نەماوە کوڵیتی وازیان لێناوە، چیان بەسەر دێبا بەسەریان نابێ. یەخۆی ئەمریکای توانی بە دوو جوملە بە دانیشتنێک حەق و مافەکانن بۆ دەسەبەرکە. ئەی بۆ نەیکرد بەرژەوەندی نییە. یعنی ئەوان خۆشیان ئەڵێن کاتێک بەرژەوەندی زلهێزێک لەگەڵ وڵاتێک و لەگەڵ میلەتێکی بەشێک لە وڵاتە بێ، وەکو لێ بەریەک بکەوێ، ئەو وڵاتەکە هەڵەبژێری. یعنی ئێستا مەسەلا لە سووریا ئەو حکومەتەکە هەڵەبژێرێت کە حکومەتە و هەموو شتێکی لەگەڵ ئاکا و لە هەمووشی گرنگتر ئەوەی ئەو حکومەتە ئەمنیەت و ئاسایشی جوولەکە و ئیسرائیل پارێزی. کوردەوەی بۆ ناکرێ، کورد ئەوە نییە، لەبەر ئەو حەقە بە کورد نادا، دیفاع لە کورد ناکە. بەڵام کورد ئەبێ پێش هەموو شتێک خۆی دیفاع لە خۆی بکە، خۆی باوەڕی بە خۆی هەبێ، خۆی متمانی بە خۆی هەبێ. چونکە ئێستا سیر کە مەسەلا میلەتێکی وەکو ئەفغانستان لە 900ەکانە ئەو ئەزام 920 بووە، 21 بووە، بەریتانیا و ئینگلیز چووە داگیری کردو، 17,000 سەربازی بردووە لەو کات. بەڵام بە درێژایی چەند ساڵێک ئەفغانەکان ئەو جێیشیان وا ئەگەڕنەوە لە مێژوڵی هەمویان لە ناو بردو، تەنها یەک نەفریان نەکوشتووە، ئەوە دکتۆرێک بووتەن تۆش بڕۆ خەبەرەکەیان بۆ بگێڕەوە، خۆیان نیان کوشتووە. دوایەکە مەسەلا ڕووس هاتووە لە 80کانە، ئەوش ئەزان 15 ساڵی خایاندۆ شەڕش لەگەڵ ڕووسا، ڕووسیشیان ناچار کرد بە کشانەوە. بێبوونی هیچ پشتگیری دەوڵەتی هیچ هەر خۆیان بەڵێ پشتگیری کراونێنی بە ناوی، بەڵام کابراوەکو جەمسەرگیری مەسا ئەمریکا و دەوڵەتەکان کەواکو هەلایەنگری ئەمریکا بوون ڕێی داون یارمەتی ناڕاستەوە خۆ بنێرن، بەڵام خۆ ئەگەر کابرا خۆی نەبێ بە دامی خەڵک نابێتە شت. ئایسە مەسلا خۆ لە هەندێک شوێنش هەندێک دەوڵەت یارمەتی هەندێک چەکدارە دەن، بەڵام لەبەرەوە خۆیان وجودیان نییە، توانایان نییە، لێبڕاونی ناتوان. ئەخیر جارش مەسەلا ناتۆ ئەمریکا
لە 2000 بە دواوە چوونە ئەوێ و 20 ساڵش لەوێ بوون و هەر دەرێنەکردن. ئەگەر میلەتێک خۆی هەبێ، خۆی وجودی هەبێ، خۆی باوەڕی بە قەزێکی خۆی هەبێ و لەناو خۆیان یەکگرتوو بێ و هەڵگری بیر و باوەڕێک بێ کە بەڕاستی دیفاع لە خاک و نیشتیمان و قیەم و ئەخلاق و شتی خۆی بکە. کاتە گرنگە ئێمە وەکو کورد گوێ نەدەین بەوەی کە کوردێکی دیکە ئاینێکی تری هەیە یان لە شوێنێکی تری کوردستان ئێمە یەکگرتوو بین لەگەڵە. با باسێکی تر لێوا بکەم. یعنی ئێمە وەکو موسڵمان ئەوە ئەگەر ئەوەی موسڵمان ئەوە موسڵمانە، ئەوەش موسڵمان نییە زوڵمی لێ بکرێ هەر تۆ واجبتە دیفاعی لێ بکەی. یعنی هەر ئەمە کەواکو مەسایسە بڵێن کابرایەک جوولەکەی مەسیحیە بێدینە بەڕای بەخوانی بەس زوڵمی لێکرێ تۆ ئەگەر دەسەڵاتت هەبوو حکومەتت هەبوو شتت هەبوو یەکێک لە ئەرکانت ئەوەیە نێڵی زوڵم لە مەزلوم بکری، ستەم لە خەڵکێکی بێدەسەڵات بکرێ، خەڵکێکی بێدەرەتان بکرێ. تێگەی یعنی ئینسان هەرۆک و مرۆڤ حەقی ژیانی هەیە. ئەبێنێت تۆ سەرەوەی کواکو بیر و باوەڕێکی تری هەیە کواکو بیر و باوەڕێکی لەگەڵ ئیسلاما ناگونجێ تۆ لەوا لەگەڵی نیت لەو بیر و باوەڕەکەوا شتێکی پێچوانی سەر بەڵام لە بەشە زوڵمەکەیە تۆ واجبتە. ئیسا مەسە بە حساب حقوقی ئینسان هەیە، منەزەفاتی دەولی هەیە، مافی مرۆڤ هەیە، چی ئەوانە ئەمە واجبێتی نییە لە ئەم زوڵمانە بکری. بە حساب دوای حربی عالەمی ئەم ڕێکخراوانە دروستکراون، ئەم ڕێکخراوە نێودەوڵەتیانە بۆ دروستکەون یەکەم شەڕ دروست نەبێ، دووەم ئەگەر لە شوێنێکشا شەڕ دروست بوو یعنی شەڕەکە ڕاگرن یا ئەوانی کەواکو لێ قەوماوەشتنی هاوکاریان بکەن بەڵام زۆر بەکەمی بەم شتانە هەڵەسن یا هەر نایکەن. ئێستا مەسەلا غەزە یعنی 2 ساڵە و بەرەو 3 ساڵە ڕوا لەو هەموو ناڕەحەتی ئاژی ئادەی بزانم چی وەکراوە، بەڵام ستەیەکی لە شوێنێکی ترا 4 کەس پێیگیرێ هەرچی شتە بۆ یەکری کابرایەک ئەکوژرێ بە دواچوون و تەحقیق و محکەمەی نێودەوڵەتی ئەومان هەموو یەتە سەرخەت. ئەی باشە بۆ لە غەزا نایەتە سەرخەت، بۆ لە سووریا نایەتە سەرخەت، ئیسا بە دیارچاوی خۆیان و لە سووریا واکری ئێ بۆ نایەنە سەرخەت. بەڵام ئەوشمان لەبیر نەچێ زۆر جاریش میلەتانی ئاوەکو کورد کە ژێردەسەن و مافیان ئەخورێ یعنی ئەو زلێزانە بەکاریان نێنن بۆ مەعاریبی خۆیان. بۆ نمونە شۆڕشی کورد لە کوردستان و باشووری خۆمانە، یعنی کاتێک کەواکو ئەمریکا ئیشی هەبووە بۆی کواکو شۆڕشی کورد هەبێ ئەنی ناڕاستەوە خۆ دامی شۆڕشی کوردی کردو، بەڵام کە بەرژەوەندەکە نامێنێ دەست بەردارێ بێ لە 74. زۆر باش. ماوەسایان هەر سەبارەت بە یەکڕیزی یەکگوتاری سیاسی ئەمڕۆ کاتژمێر دەونی کۆمەڵی دادگەری دەست پێشخەرێکی ڕاگەیان بوو بۆ هەموو لایەنە سیاسیەکان بۆی کە یەک هەڵوێستی هەبێ. ئەم یەک هەڵوێستیە تا چەند گرنگە جا بۆیان پرسیارەکەم لێرە لەوێ لە سوۆشیال میدیا ڕخنە لە لایەنە ئیسلامیەکان دەگرن کە لەگەڵ دۆزی کوردانین لەگەڵ میلەتی خۆیانانی نەمیشە بەرەیەکی دیکە هەڵبژێرن. ئەمە تا چەند گرنگەوە بە تایبەتی تر کۆمەڵی دادگەری کە ئەم دەست پێشخەری ئەنجامداوە. وڵای ئەمەوە هەر قەناعەتی ڕاستەقینەمانە کە ئەو دەست پێشخەری پێشمان خۆشە حیزب و لایەنەکانی هەرێمی کوردستان هەمویان یەک هەڵوێست بن چونکە ئەمەش لە ڕووی سیاسیوە کاریگەریە بێ. یعنی تۆ سێرکە مەسەلا غەزە کە لە ئەوروپا و زۆر بەشی عالەم مزاهرە و پشتیوانی کرابووە تەسیری هەبوو لەسەر ئیسرائیل. یعنی یەکێک لە کێشەکان ئیسا مشکلەی بۆ ئیسرائیل دروستەوە پشتیوانێکی نێودەوڵەتی لە میلەتانەوە لە ڕێکخراوە ناحکومیەکانەوە بۆ غەزە هەیە. ئەمە وای کردوتە ئیسرائیل ئیحراج بووە، ئیسرائیل لە ناوەندە نێودەوڵەتەکانە عەزل بووە. لەبەرەوە ئەوە زۆر گرنگە. دوو یعنی بۆی دوژمنانیش بۆیان سەرمی ئەم میلەتە با ئێوە کردوتانە بە 4 پارچەوە بەڵام مان هەمویان لەگەڵ یەکان، یعنی لە ڕووی معنەویوە لە ڕووی چی دەسەڵاتیان هەبێ ئەمان ئەو بەشبوونت قبوڵ ناکەن. ئەو دابەشی کە ئێوە بەسەرتان هێناون بەریتانیا و ئەمریکا و فەڕەنسا ئەمان قبوڵیان نییە. لەبەرەوە گەر هەتا خەڵک ڕاستەوە خۆش بچێ پشتیوانی بکە زۆر شتێکی گرنگانی بچێتە ڕۆژاوا ئەگەر شتێکی ڕەمزیش بێ هەر بۆ ئیعلامی عالەمی و بۆ میلەتان و بۆ ڕێکخراوە نێودەوڵەتەکان مهمە و بۆ گەلان و میلەتان و بە تایبەتی بۆ عەرەب لە سووریا. یعنی کابراش لە سووریا حکومەتە و دەسەڵاتە بەجێی خۆی
بەس نابێ زوڵم لە خەڵک بکە کە بەتایەتی ئەمە پاشخانێکی ئیسلامی هەیە وا لێ خوێندرێتەوە ئەوە زیاترە بێ ئاگای لە مافی مرۆڤ و زوڵم نەکردن و ناحەقی نەکردن بۆی کەواکو خەڵک بە بۆنەی ئەوە ئیسلامیشی لێ ناشرین نەبێ یا مامۆستا و زانای ئاینی وانە بێ لەیرە ئاگیان لە خۆیان بێ قسەی بەوەکو لە قسەیەکی بە تەوازون بکەن قسەیە نەکەن کەواکو ینی لایەک زۆر زاڵ بکەن بەسەر ئەوی ترا ئەگەر وابێ ینی بەڕاستی دین وانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە زۆرێک لە غەزاکان مەسا بینوێتی ئافرەتێک کوژراوەتی ئەمە نابێ بکوژرێ ڕێی نەداوە فەرمێتی کە ئەچن جەنگیشەکەن ئەو دوژمنە هیچی قبوڵ نییە دژی ئیسلامە کەسێ مەکوژن کەواکو لە پەرستگایەکە خەریکی عیبادەتە مناڵ مەکوژن ژن مەکوژن کەسێ شەڕ ناکا مەیکوژن تەنها تۆ بۆ تێ ئەو کەسێ ڕوبەڕووتە بێتۆ لەگەڵی شەڕکی ینی حتا ئیسلام شەڕەکانشی قیەم و ئەخلاق و بەهای بەرزی تایە شەڕێکی یەکوڵێ هەمەجی و هەرچی بەردەستکەوت بیکوژێ و دار و درەخت بسووتێنێ و دنیا کاولکە وان نییە بۆی سێرەکی ئیسلام چوو بێتە وڵاتێ ئەوەندەی خەڵک بە ئاشتی و بە ئەخلاقی جوان و بە هەڵسوکەوتیان مسلمان بووە ئەوەنە خەڵک بە شێوەی تر مسلمان نەبووە لە سوڵحی حودەیبیا کە پێغمبەری خوا لەگەڵ کافرانی قوڕیشا سوڵح و شەڕ ڕاگرێ لەو فترا زۆرترین خەڵک مسلمانە بێ بۆ چونکە لەو فترا مسلمانان تێکەڵە بن لەگەڵ میلەتانی ترا لەگەڵ خەڵکانە لەگەڵ کافرانی مەککە و دەوروبەریا اینجا خەڵک جوانی ئیسلامی بۆ دەرەکەوێت کە قساکەن لەگەڵێکە و توێژەکەن لەگەڵێکە ڕاگۆڕنەوە ئەزان ئەم ئیسلامە دینێکی حەق بەڵام لەوانێت تۆ گەر لە دوژمنایەتی و شەڕ و ڕوبەڕوو بوونەوابی لەگەڵێکێکە ڕاستیشی پێ بێوەری نەگری زۆر باشە ئەومان بینی لە چەند ڕۆژی ڕابردوودا کە کۆمەڵێک لە گەنجان و ئەوانەی کە توانیان هەبوو بەپاس لە هەرێمی کوردستانەوە بەڕێکەوتن بۆ ڕۆژ ئاوای کوردستان وەجگەل لە بابەتی نەتەوایەتی و هەروە پاراستن لە خاک و شەرەفی کوردایەتی ئەو بابەتەیەشیان لێکدایە کە شەهیدبوون لە پێناو خاکدا لەسەری هەموو شتێکدەوە مامۆستا تۆ چۆن لەمە دەڕوانیت و هەروەها چۆن لە ئانی پیرۆزی ئیسلامدا بەرزنرخاندن کراوە بۆ ئەوەی کە خۆت لە پێناو خاک و پاراستنی دایک و کچ و هەروەها ڕۆڵەی نەتەوەیەکدا بپارێزرێت وڵای لێرە با ئێمە دووشت تێکەڵ نەکەین باشە ینی پیاوێک دێتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ یەکێک شەڕەکە جەنگەکە بۆەوەی وەکو دەمارگیری یعنی دیفاع لە خزم و کەس و کارەکەی وانە یەکی دی شەڕەکە بۆی کەواکو حەزەکە باسی بکەن ناوی بهرن ناوی بمێنێ لەسەر زمانی خەڵک دوو سێ شتی کەشەڵێ ئەی ذلك فی سەبیل الله کام لەمانە لە ڕێی خوایە و لە پێناو خوایە و ئەمە کێمە ئەڵێن شەهید پێغەمبەری خوا فەرمێ من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل هەر کەسێک جەنگ بکا بۆی کەواکو وشەی خوا و لا ئیلاهە ئیلا الله بەرز بێ ئەوە فی سەبیل الله ئیتر جوابی ئەوان تری نەیاوە بەڵام ئێمە ئەگەر کابرا عەقیدە و بیر و باوەڕی وەکوڵێ لەسەر دین بێ یعنی خۆی لە ذاتی خۆیان موسڵمان بێ بەڵام بێ دیفاع لە خاکەکەی بکە ئەوە شەهیدە بێ دیفاع لە ماڵەکەی بکە نەیبەن ئەوە شەهیدە بێ دیفاع لە شەرەف و ناموسی بکە ئەوە شەهیدە پێغەمبەر لە حەدیثە هەموو ئەمانەی فەرموو من قتل دون مالي فهو شهيد ومن قتل دون عرضي فهو شهيد ومن قتل دون نفسي فهو شهيد يعني دفاع لأخوي بكا كابرا ظلمي ليك مال يعني مالك تبع پێغەمبەر لە حەدیثێکا فەرمووی پیاوی هاتە خزمەتی تی کابرای دێوی ماڵەکەم داگیر کە وتی مەی دەری ئەوتی ئاخر زۆری هەیە بە زۆر لێ مەسەنێ وتی جا بە زۆر مەی دەری شەڕی لەگەڵا بکە وتی ئەگەر ئەو منی کوشت چییە فەرمی ئەو تۆی کوشت تۆ شەهیدی ئەی من ئەو کوشتی ئەو خوێنەکەی هەدارە هیچ نی خوێنەکەی بە هیچ چووە یعنی ئیسلام وایە ئیسلام فێرت ناکە تۆ تەسلیم بیتی و خەڵک بێ بەسەر تاو بوو کوژێ و ماڵ و داگیرکە و وڵات و داگیرکە بەڵام ئەوشمان لەبیر نەچێت لە بەرامبەرە ناشبێ من بێم خۆم و خەڵک و گەنجی وڵاتەکەم بە کوش بدەم دوایەکە یاسا و نیزامێک
لە وڵاتە بەرقەرار بێت کە حسێب بۆ ئیسلام نەکە وانە بەلایکەمەوەی جنەبیاگەری ئیسلام بێ وڵاتە ئازاد بێ بێ ئیسلامیش خەڵکیش چی هەڵەبژێ ئەوە باسی دیموکراسی ناکەن خەڵک ئەوروپا میلەتان ئێبێ ئەوەش لێگەڕێ یعنی با خەڵک چی هەڵەبژێری هەڵی بژێری اینجا شتێکی ترش کە بڵێن یعنی بەڕاستی موسڵمان شانازی پێ بکە کە لە هەموو کەس ڕازگۆترە لە وڵاتە من بیرم دێ ینی خۆ ئێمە عومرمان هەیە تۆزێ کاتی خۆی کە لەم کوردستانی خۆمانە شەڕی پەکەکە کرا هەرچی حیزبە ئەلمانی و کوردی و ئەوانەی نەتەوەین گشتیان شەڕی پەکیان کرد بەس حرەکەی ئیسلامی نەبێ بزوتنەوەی ئیسلامی نەبێ شەڕی نەکرد یعنی حتا من ئەم قسم لە خۆم ژیام ئاگەم لە وەزعەکە بوو دوێنێ لە ڤیدۆیەکە دکتۆر فایق گوڵپی وتی وەڵایی من بیرم دێ مامۆستا مەلا عەلی بانیان کرد بۆ تورکیاش دیارە ئێغراوشتیشیان کردو شەڕی پەکەکان نەیکردو بەڵام یەکێتی و پارتی کردیان هەرچی حیزبی تر بە دەوریانە بوو حیزبەکانی تر کردیان حتمما بەم شەڕی خەڵکیش زۆر کوژرا بەڵام ئیسلامی نەیکرد یعنی ئەمە یەکێکە لە ڕاستکردنی موسڵمان کە موسڵمان لەگەڵ نەتەوەکەی ڕاستەکە کابرای پەک خەڵکی وڵاتەش نییە و ینی تۆزێک لەوانەیە کابرای یەکێتی و پارتی حەقیان بە خۆیان دابێ گەر بەڵام بزوتنەوەی ئیسلامی لەو ڕۆژگارەکە هێزێکی گەورەی چەکداری بوو ئەو شەڕی نەکرد لەوانەیە کەوتێتە بەر ئەوڵێ گلەی دەوڵەتی تورکیا و ئەوەش یا لەوانەیە هەندێک مەسلحەت و بەرژەوەندی مادی پاڵ پێوە نابێ دەدەست خۆی دابێ یعنی ئەوە بەو شتانە بۆی کەوا بزانین کە موسڵمان ڕاستەکە موسڵمان وەکوڵە لەگەڵ میلەتەکەیەتی لەگەڵ هاوسمانەکانێتی زوڵمی قبول نییە بۆیان پشتیوانی لە دوژمنەکان ناکات دژ بەوان مامۆستا یان ڕۆڵی زانایانی کورد چ زانایانی ئاین یاخود هەر کەسێکی دیکە چ ڕۆڵێکی هەبووە لە پاراستنی شناس و زمان و بەرەنگاربوونەوەی زوڵم مستەمی داگیرکەران هەر لە دێر زەمانە و تاوەکو ئێستا وەڵای من چەند شتێکتان بوو باسکەم یەکەم تەبەن پاراستنی زمانەکە وەکو زمان یەکێکە لە دیفاعکردن لە میلەت وانە دە زۆربەی ئەوانەی لە بەتایەتی لە هەرێمی کوردستانە لە دێر زەمانەوە دیفاعیان لە زمان کردووە زانایان بوون شاعیران نووسەران زانایان خوێندەواران هەمویان مەلا بوون حتا کادیرەکانی سەرەتای حیزبی شوعی و پارتی مەلا بوون ئەنی خوێنەوار نەبووە بکەنە کادیر سیاسی کادیرەکان مەلا بوون باشە اینجا هەرچی شاعیری کوردەیە بڕۆ جیلێک لەمە پێش و هەمووی مەلا و شێخ و سۆفی و ئەوانەیە هەرچی نووسەرە مێژوو نووسەکان هەمویان خەڵکی مەلان حتا پیرەمێرد شتێکم خوێندەوە لە پیرەمێرد کابراایەک کوڕێکی گیرا بوو لە ئەستەمبول لە زمانی عوسمانیا هات بە پیرەمێرد تورکی زانی و توێتی نامەیەکم بۆ بنووسە مش نامەیەکی بۆ نووسێ بۆ ئەو حاکمەی کەواکو لێ گرتوێتی ئیت لێ دیار لە مەحفەلێکی گەورە نامەکە خوێندرێتەوە کابرا لە وەڵای ئەم نامە ئەوەنە بە ئەدەبیاتێکی جوانی تورکی نووساوە هەر لە بەرەمە بەش بێ حەقم کابراینێکی بەرەڵایکین دوایی لە وەفدێکە پیرەمێرد لەگەڵ وەفدێکی سلێمانیوانە ئەچن بۆ ئەستەمبول ئەتی لەوێ کابرا بیرێکە دوو پیاوێکی گەورەیە لە دەوڵەتی عوسمانیا ئەڵێ کامێ پیرەمێردتان تیاوە شەڵێن بەڵێ ئەڵێ کامێ سێکە کابرای کەوا سەڵتێکی لە بەرایە و جامانە و مێزەرێکی بەسەرویانی وازانێ ئەم ئەفەنیەکە ومە کابرای قات و بۆین باخێکی لە بەرایە و کەچی سێرەکە پیاەکە و مەلایەکە هاجلێکی کوردی و کەوا سەڵتەیەک و ئەمە پیرەمێرد بووە نالی مەسا مەلا بووە ئەمانە کە ینی شعری کوردی ئەمانە دایان مەزراندەوە مەولەوی کە شێمحەمەی خاڵ ئەڵێ هەرچی شاعیر هەیە شعرەکانی کەم و زۆری خەڵکی ترە لاساییکردنەوەیە ئەوەی کە شعرەکانی هەمووی هی خۆی بێ و داهێنان بێ مەولەویە مەولەوی مەلایەکی زۆر مەلا بووە سۆفی شێخی عەلادین بووە یا شێخ عومەر بووە یعنی بەڕاستی ئەمانە هەمووی ئەمە یەک دوو ینی وەکوتم شۆڕشەکان دروست بوون کە بۆ بەرامبەری ئەو میلەتانە ئەو دەوڵەتانە دروست بوون کە کوردیان چەوساند و مافی کوردیان پێشێر کردووە سەرۆکی شۆڕشەکان ئەمان مەلا و شێخ و خەڵکی دیندار بوون یعنی ئەم دینداری وای نەگوت بەڵێ من حەقم چێ بە میلەتەکەم و ئەم بەڵکو ڕابەرایەتی میلەتەکەی کردو بۆی مافەکانی بسەنێ بۆی زوڵمەکە لەسەر میلەتەکەی لابە
ڕاست ئیتر نازم ئەوان تکواکو ناموسمان چیان کرد زۆر سپاس دەکەین بە ڕێز مامۆستا محەممەد بامۆکی زانایانی خوا بەخێر بێ سپاس بەفەتت بێ بەخشی دەست خۆشەوە. خوا بەخێر بێ